سڵاو بینەرانی خۆشەویست. ڕووداوەکانی ئەم دوایەی ڕۆژاوای کوردستان چەندین دەنگۆی بە دوای خۆداهێنا زۆر لە سۆشیال میدیا ئەم دیاردەیەمان بینی و بەشێکیش لە مامۆستایانی ئاینی بیر و ڕای جیاوازیان لەم بارەوە بوو. ئێمە لەم بەرنامەیەدا دەمانوێت تێشک بخێنە سەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز مامۆستا مەشخەڵ کەوڵۆسی. مامۆستا بەخێر. زۆر سپاس. بەڕێزت وەک متابعێک بۆ ئەم ڕەوشە سیاسی ئاگاداری کە لەم ماوەیەدا لەسەر مەسەلەی ڕۆژاوای کوردستان زۆر قسەکرا و بە تایبەتی مەسەلەی شاری حەڵەب ئەوەی تێبینی کرا بەشێک لە مامۆستایانی ئاینی دژی هەرێمی یاخود ڕۆژاوای کوردستان قسەیان کرد ئەو زۆربەی مامۆستایان بە پێچەوانەوە پشتیوانیان کرد. ئێمە لێرەدا ئەمانێت توش بخێنە سەر ئەم بابەتە. بۆچی ئەبێت مامۆستایانی ئاینی یا بەشێک لە مامۆستایانی ئاینی بەم شێوەیە دژ بە ئەزمونێک بن کە ئەزمموی گەلێکی ستەم لێکراوە؟ بەڵێ زۆر سپاس. سەرەتا سپاس بۆ بەرخۆدانی ڕۆژئاوای کوردستان، دوجار سپاس بۆ ئەو مامۆستا بەڕێزانش کە تێکەڵی ڕەوتەنەتەوەیەکە بوون و لەگەڵ کۆمەڵگەی کوردیا هاو ئاواز بوون، هاو دەرد بوون و هاو دەنگ بوون. بەڕاستی توانیان جێپەنجەی خۆیان دیاری بکەن و ئەو لادانە حەزاریان لادانە کەلتوری کە بەشێک لە مامۆسایانی ئاینی ویستیان دروستی بکەن. مامۆسایانی ئاینی تر بڕاستی ئەگەر بە ویژدان بین توانیان دووبارە جڵەوەکە بگرن و تێکەڵی بابەتە نەتەوەیەکەی بکەنەوە جارێکی تر. ئەوان پێیان وتین کە دینداری کۆمەڵگەی کوردی هیچ پێچەوانە نییە لەگەڵ ئەو بزافە نەتەوەیەی کە داوای مافەکانی خەڵکی کوردستانەکە هەرگیز. بەڵام دەنگی هەندێک دەنگی نەشازیشمان بینی کە ویستیان تەمریری ڕیوایەتی عەرەبی بکەن، بۆ نمونە یان ڕیوایەتی تورکی بکەن، ئەگەر بە ئاگابێ یان بە نائاگابێ. دوجار لە دەرەوەی ئەو سربە خوێندیان، لە دەرەوەی ئەو پۆلە خوێندیان کە ئەمە پۆلێن بکەین بۆ چیانی ئەو بڵین ئەو مامۆستانێک کە مامۆستای ئاینین بەبێ هیچ ئیتیجاهێکی سیاسی لەگەڵ مەسەلە نەتەوەیەکان نبوون، ئەوانش کە ئیتیجاهێکی سیاسی ئیسلامیان هەیە دژی بوون. من ناتوانم کام مامۆستای ئاینی حیزبە ئیسلامیەکانیشمان بینی کە هاو سۆز بوون لەگەڵ، یعنی بەڵێ لە ئاستی تاکە کەسایە. من پێم وایە لە ئاستی تاکە کەسایە و من پێم وایە ئەمە جۆرێک لە ناهاوسەنگیە، یەک لە تەربیە، دوو لە مەعریفەی ئەو مامۆستا ئاینیانی کە بەم شێوە بۆ لەبەرچی لەبەرەوەی تەربیەیەکی پرۆسەیەکی پەروەردە ئەوان بە پرۆسەیەکە تێپەڕیون کە هەمیشە ڕیوایەتی عەرەبی بۆ دین زاڵ بووە. قەتعەن باسی ئەوە نەکراوە کە بۆ نمونە ئەوی ترچی ئەڵێ نەتەوەکانی تر ڕیوایەتەکەیان چییە، چاوەڕوانیان چییە لە عالەمی لەو عالەمەی کە ناوی عالەمی دینیە، کە بەم پرۆسە تێئەپەڕێ ئیتر ئۆتۆماتیکیە بێت ئینسانی لە خزمەتی ئەو ئەجێندا عەرەبی و ئەجێندا بیانی بێگومان. ئەو مامۆستایانی کە لە حوجرە کوردیەکان پەروەردە بوون، لە حوجرەی کوردی لە ژێردەستی مامۆستای کوردی، ئێمە تاریخی ئێمە مامۆستای دینی دروستی کردووە. شۆڕشەکانمان شۆڕشی مەلاکان بە زۆری و ئەوانی کە قوربانیان داوە هەمیشە لە حوجرەکان هاتوونتە دەر. ئێمە ئەبێ ئەم ڕاستیانە بە ئاشکرا ببینین بۆ ئەوەی لارە سەنگ نەبین. ئەمە هۆکارێکیەتی. هۆکارێکی تر ئەوەیە بە بڕوای من ئەوەیە کە زیادبوونی عاتیفە لە یعنی لە چییە لە پێچەوانەی فیترەتی ئینسان. هەنی کاتی ئەوە بینێ پەروەردەیەکی عەرەبی هەیە، زەمینەیەکی هەیە لە ئەسڵا بۆ لایەنگریکردنی ئەو ڕیوایەتە عەرەبی کە ئیسەش لە سووریا هەیە، لە عێراق هەیە، لە هەر شوێنێ. ئەنجا کاتی عاتیفە زاڵە بێ سەر پێچەوانی فیترەتی خۆی کە نەتەوایەتی بابەتێکی فیتریە. یعنی یەکێک لە کێشەکانی ئێمە لەگەڵ ناسیۆنالیزمی کورد ئەوەیە تاکو ئیسا ناسیۆنالیزمی کورد بابەتێکی فیتریە. یعنی ئێمە پێشتر گیرمان بەدەست ئەوە خوارد بوو کە هەمیشە خەڵک زۆرترین دەنگ دژی هەرێمی کوردستان بوو. لە ناکاو هەمووی بووەتەوە کورد و هەمویان پێچەوانی بۆ ئەمە بۆ لەبەر ئەوەی زاناکان کە پێناسەی بابەتی نەتەوایەتیەکەن ئەڵێ بابەتێکی فیتریە، زگماکە، هەستێکی زگماکە. ئێمە نەمانتوانیوە ناسیۆنالیزمی کورد لەم بابەتە زگماکیە پێشتر بخەین بیبێنە بابەتێکی مەدروس و استراتیژێکی ڕوو.
لەبەرەوە ئەوان پێچەوانی کوردایەتی پێچەوانی فیترەتی ئینسانیش جوڵاونەتەوە مامۆسایان ئەو بەشە مامۆسایانی ئاینی کە ڕخنەیان لە کوردانی ڕۆژئاوا گرتووە. لەبەر ئێمە گەر بین چەکوشکاری ئەو بابەتە بکەین تەنها ناتوانین بڵین چەکوشکاری بابەتێکی مەعریفیەکەن چی بکەین لە بابەتە ئینسانیەکە ئەوان پێچەوانەی سروشتی زگماکی ئینسانیش یعنی تۆ کاتی ئەبینی برایەکت بەدەستی بێگانەیەک لە بینایەکی بەرزەوە کچێک ئەخرێتە خوارەوە یعنی تۆ بی سەرباری ئەم بابەتە هێشتا پاساو بهێنیتەوە بۆ ئەوانەی کە تاوانەکەیان ئەنجام داوە. سوپای عەرەبی سووری هاتۆتە سەر خاکی کوردستان ئێوە کوردستان داگیر بکە بەشێک لە ڕۆژئاوای کوردستان داگیر بکە باشە هێشتا بێ تەبریناتی ئایدۆلۆژی بۆ ئەم بابەتە بێنیت بۆ چێ هێنێتەوە گەر بەشار ئەسەد بووایە تەبریری بۆ هێنایەوە سەیریکە من پێم وایە زوڵمی عەرەبی سووری زۆرتر نییە لە زوڵمی عەرەبی عێراقی سەکە لە کوردیەکە بەڵام سەرباری ئەو زوڵمە زۆری کە عەرەبی عێراق لە کوردیەکە موچەی بڕیوە ئیهانەی کردووە سوکایەتی پێکردووی قەتعی ڕزقی کردووی بەڵام هێشتا خەڵکێکی یەکجار زۆر پاساوە هێن بۆ ئەوەی کە عێراقیکە ئەو پاساوە چی بە هەمان شێوە من پێم وایە پەیوەندی بە باگراوندە مەعریفیەکەەوە هەیە ئەو لە مەعریفەیەکی یعنی مادەیەکی پێدراوە ئەو مادە پەروەردەیە کە پێی دراوە یەکسانە بەو نەتیجە کە دەستمانەکەوێت تۆ نابێت چاوەڕوانی ئەوە بکەی گەنم بچێنی بەڵام لە ئەخیرە برنج بدوریتەوە چەڵتوک بدوریتەوە ئەمە ئەنی پێچەوانی سروشتە پێچەوانی منطقە پێچەوانی مێژوشە ئەزمموی مرۆڤایەتی ژوانێ لە بەرەو کاتێ تۆ دێی هەموو کتێبخانەی کوردی کتێبخانەی دینی کوردی پڕەکەی لە کتێبی نووسەر عەرەبەکان ئەو دیدگای ئەوان بۆ دین دیدگای ئەوان بۆ قەزی ئینسانیەکان بۆ قەزیە مێژوویەکان سەبارەت بۆ نمونە سیراعی عەرەبی ئیسرائیلی ئەنی وەرە دیدگای ئیسلامی کوردی بۆ ئەم بابەتە چییە نیمانە بۆ قەزی کوردی چییە نیمانە بۆ قەزی دەوڵەتێک بۆ کورد چیە نیمە لەو فەراغە لەو بۆشاییە کێ چەمکەم مەفاهیمیەکانی پڕ کردوتەوە بێگومان عەقڵی عەرەبی لەو نەتیجەکەیشی چیەوە ئینسانێک مەلایەک دروسە بێ لە ناو بیئەی کوردستان لە ناو ئەم شاخ و داخە لە ناو ئەم ژینگە جوانە کوردیە لە ناو ئەو شەپۆلە زۆر فراوانەی خەڵکە گەڕاوەتەوە بۆ سروشتی زگماکی خۆی ئێمە بینین مەسەن زۆر لە زانانی ئاینی ئەچنەوە سەر خاڵێک وەڵا ژن نابێ بێتە دەرەوە ئەبێت خەریکی چالێنان و چێشت لێنان و مناڵ بەخێوکردن بێ یعنی ئەمە زۆر بچووکردنەوەی یەکەم مەسەلەنەتەوەیەکان دوم مەسلەی ژنیش نییە ینی ئێمە زین لە جیهادەکانی فتوحاتە ژن بەشداری کردووە یعنی خۆی کێشەی ئەوان یەک دندەیی لە تەفسیر یەک دندەیی لە تێگەشتن یەک دندەیی لە پەروەردە مامۆستا بمبوورن من پێم وایە ئەم پرسیار بەم شێوەیە لێ بکەم ئەوە ئەگەر ژنێکی عەرەب وا بکە پێی ناڵن مجاهیدە و بەڵێ بەڵێ پێڵێن مجاهیدە بێگومان ئێمە ڕواەتی تاریخیمان هەیە بۆ نمونە عەمارەمان هەیە بە شمشێر لە شەڕا شەڕی کردووە هاوکاری لۆجیستیکی بۆ سوپای ئیسلامی سیرەکەی هەر ئافرەتێکی وەکو خەنسا کردوێتی سەرباری هەموو ئەوانە سیرەکەی دایکی ئیمانداران حەزرەتی عایشە خۆی سەرکردایەتی سوپاکە سوپاتە چیزەکە دێتە دەرەوە ئەگاتە بەسرە شەڕی ئیمام عەلیەکە دوایش بەدی لەگیرێ هێلەکە ئەمە ئیشی فەرماندەیەکە باشە بۆ ئەبێ ئێمە پێمان وابێ وڵڵەکانی حسێنی کوڕیانە هەمویان لە شەڕا بەشدار بوون ئەکسەریەتیان یعنی ئەوانەی حەزرەتی حسین ینی سیرەکەی لە شەڕێکا ئەبن و ئەکوژرێن و هەموو ئەو ڕووداوانەی شەڕ کە ئەوانەڵێن نابێ ئافرەت غێری چالێنان نابێ ئافرەت غێری خزمەتی مێردەکەی شتی تر بکە لەبەر چی لەبەر تەفسیرەکەم گوێ لێ بوو دوایەڵێ لەبەروی ئافرەت ئەبێ پیا و خۆی کا بە قوربانی نابێ ئافرەت خۆی کا یعنی سیرەکەی هەستەکە ئەو کەسانی کە ئەو قسەیان لەگەڵەکە ئەو کەسانی کە ئەو خیتابیان ئاراستەیەەکە کۆمەڵی خەڵکی گەمژەن لەگەڵ ڕێزمان ینی سبەینێ 100 ساڵی تر کە ئینسانێکی کورد دێست دیراسی ئەم مەرحەلە ئەکا سیرەکە هەڵوێستی مامەسایانی دینی چۆن بووە ینی مەفروزە لە ئاستی تەحەداکان بن لە ئاستی ئەوە بن کە ئینسانی کورد چاوەڕێیەکە ینی ڕاستە ینی ئێمە بە هەمومان ئەم کێشە ئەبێت تەواو بکەین بیگەینینە کەناری ئارامە عەلی سەلابی پشتیوانی کرد و لە حکوومەتی سووری دژی تیرۆر ینی ئەمەی کە بڵێنی کوردی بە تیرۆر ناسان ئەوە عەبدولکەریم بەکار و ئەوە زۆربەی زۆربەی ئەوانی کە قسە حتا باوکی ئەحمەد شەریف حتا زۆر لە زانانی بەتایبەتی سووریا و عەرەب خاڵس چەلەبی کە یەکێکە لە معتەدیلترین ئەو شخصانی کە ناسیومانیانی بە بڕوای من پەیوەندی بەو چەند ساڵ فەراخەیە سێریکە ئەو چەند ساڵە فەراغە لە پەروەردەی ئینسانی کورد بۆ دیدگای بۆ دین عەرەب پڕی کردوتە بتەوێ یان نەتەوێ
مفەکرە عەرەبەکان بە تایبەتی مفەکرە جیهادیەکان یعنی سەیرەکەی ئەو شەڕی کە پێویستە عەرەب بیکا وەکو ئیتنیکێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یانەیە کورد بیکا زانی یعنی ئەگەر کورد بیەوێن ئەو شەڕە نەکات تۆمەتبارەکرێ بەوەی کە تۆ دژی دینی تۆ دژی ئیسلامی تۆ دژی تۆ لایەنگری مولحیدەکانەکەی ینی مەجموعەیەک حتا چەمکەکان کە هاتوو وشەکان کە بەکارهێنرێ کۆمەڵێک وشەی عەرەبی وشەیە کە پەیوەندی بە کەلتور و بە زادەی پەروەردەی عەرەبی وایە بۆ نمونە مەسەلەی مولحید یعنی وەرە پێم بڵێ لە ئەدەبیاتی ئێمە ئەم هەموو شیعرەمان هەیە هەموو شاعیرەمان هەیە کە بەشی زۆری ئیرسی ئێمە شیعرە لە یەک شیعرە باسی مولحیدم وشەی مولحیدم بۆ بدۆزەرە یعنی شاعیرێکی ئێمە ئەسڵەن مولحید چێ قسەکە لەسەر ئەوەی مامۆستا ئینسانی کورد نەهاتووە کۆمەڵگەدا بەش بکە لەسەر بنەمای ئیلحاد و ئیمان ئەمە سەقافەتی عەرەبیە لەبەرەوە کاتێک مامۆسایانی ئیسلامی معاصرە ئیسلامی سیاسیانی خۆیان پێیان وایە مامۆستا گەورە زانەکانی جیهانی عەرەبی ئەوانەی کە ڕەئیان لێ وەرەگیرێ مفەکری گەورن پێیان وایە ئەو خوێندنەوەیەکی کەلتوری عەرەبیە بۆ دین پێویستە نەمێنێ پێویستە ئەو کەلتورە خوێندنەوەیەکی تازەی ئینسانی شارستانی بۆ دین بکرێگینە بەم شێوە دابەشکردنی کۆمەڵگە لە بین ینی هەمیشە کۆمەڵگە لە پێکدادا نابێ ترسی من لەم مەرحەلە ئەوەیە لەم قۆناغە بۆ کۆمەڵگەی کوردی ئەوەیە کە ئەو مامۆستا دینیە بە ڕێزانە بە خۆیان بچنەوە هیوادارم کۆمەڵگەی کوردی دووچاری پێکدادانێکی دینی و غێرە دینی نەکەن مامۆستا مەشغەڵ بڵین لە زۆربەی مامۆسایانی دینی لای ئەمە ئاهلی تەسەووفن بە تایبەتیش قادری و نەقشی بە تایبەتیش نەقشی و ئەزانمەوەی کە ئاگادار ینی ئەمانە هەرگیز کۆمەلگان دابەش نەکردو هەرگیز نەخێر کەواتە ئەم مۆدێلە لە تەکفیر و دابەشکردنی کۆمەلگە مۆدێلێکی تازەیە نەکی توراسی نەنا سەیری کە مامۆستا ئیسە سەیری نووسینەکانی سەید قوتب بکات تیۆرەکانی بەڵێ ئاخر بەڵام سەیری کە لەو کاتەوە کە مامۆستا دینیەکان حوجرەکانی ئێمە غایبن و نادیارن لە حوزوریان نییە لە مەشهەدە عامەکە ینی سەوەرە سەیری کە چەند حوجرەمان هەیە لە کوردستان کە بتوانێت کارکتەری دینی بەرهەم بێنێ بەو نەزەرە شارستانی کە ئێمە هەمانە شتێکی لەو بابەتێن بەڵام سەیرەکەی چەند مەدرسەی ئیسلامی سیاسی هەیە بۆ دەرچوونی مامۆسایە بۆرن بە حسامان لەبەردەست نییە وەرە با ئیحسای بکەین لە بیارەوە تاکو وەگاتە دۆک زانین چەند کەسمان بەرهەم هێناوە بەو شێوە سونەتی کە کورد هەیەی بەو ئاوێزانبوونەی کورد لەگەڵ دین هەیەی بەڵام لە بەرامبەرە چەند حەدی دینیمان هەیە کە ئیسلامی سیاسی بێجگە لە سەلەفی بێجگە لە سەلەفی بێجگەل ئەوەی کە ئیسلامی سیاسی خاوەن سیاست و منهجێتێک کە ئاودراوە بە هەموو تیۆرەکانی سەید قوتب بووە بۆ عەلای مەودودی و هەموو ئەوانەی ترکە کۆمەڵگەدا بەشەکەن بۆ کوفری ئیمان دوێنێ لەم ڕۆژانەدا ڕووداوێک ڕوویە مامۆستایەک لەسەر مینبەر هێنرایە خوارەوە لەسەرەوە قسەی لە بەرامبەر بە ڕۆژاوا کردبوو بە شوێک پێتوانی هەر ئەو عەقڵە دینیە جەمعیەی کە تا ئێستا هەیە هەر ئەو عەقڵە دینیە کلتوریە کە کورد و دین لە یەک جا ناکاتەوە خۆ ئەمانەی لێوە وایە کرد خەڵکی جومعە و جەماعەت بوون ئەزانی چی ڕاستە بۆ لەم لەحزا بۆچی لەم چرکە ساتە نوێش خوێنە بە ڕێزەکان ئەم هەڵوێستن لەبەر ئەوەی ئێمە ئەزانین ناسیۆنالیزم لە کاتی دروستبوونی مەترسی گەورە تەجەلاکە هەستی نەتەوەی بەڵێ لە قەیرانی گەورە کە نەتەوەکان هەستیان کرد لە بەردەم مەترسی گەوران ئیتر تەجەلاکە خۆی ئۆتۆماتیکی بەڵام من چاوەڕوان مەکرد نوێش خوێنە بە ڕێزەکان ئەو مامۆسایانەیش کە ئەڵێن باداهات تەسلیمی بەغا بکەین ئەمە خەتەرترە لەوەی کە ئیساوە ئەوەیکە ئەو توێتی بۆچی بێدەنگن لە بەرامبەر ئەوەی کەڵێن بەغا لەسەر حەقە با تەسلیمی بەغابین مەبەستم هەر مامۆسایەک لە هەر شوێنێک ئەبێت تعبیر بکات لەو ژینگە دینیەی کە هەیەی و پشت ئەستور بێ بەو دینەکە دینی ئیسلام ئاینی ئیسلام لە ئەساسا پشتیوانی مەزلومەکە قەت پشتیوانی زاڵم ناکە ئێ کورد مەزلومە لە کۆی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆ چۆن دێی بۆ نمونە لە سەرای ئازادی بۆ نمونە لە فەیسبووکی خۆت لە مزگەوتەکەت چۆن مامۆسایەکی دینی دڕێگە بە خۆتە دەی بڵێ با هەرێمی کوردستان تەسلیم با ڕادەستی کەین ئەوە بە ئاسانی بڵێ ڕادەستی کەین ئیتر نوێش خوێنێک نییە داگرێتە خوارە لەسەر مینبەر بەڵام بۆ کاتێک کە لە بەرامبەر بە ڕۆژئاوا قسەیەکی ناڕەحەت بکرێ مەلاکەدا ئەگیرێتە خوارە لەسەر مینبەر هۆکارەکەی شعورکردنە بەو مەترسیە
ڕاستەوخۆی کە لەسەر نەتەوەی کورد هەیە ئەگەر بەغا سیاسەتی خۆی بگۆڕێ بۆ شێوازێک لەوەی کە ئیسا ئەحمەد محەممەد جۆلانی جێبەجێیەکە من ئەزانم هەمان ئەو نوێش خوێنانە ڕازی نابن هیچ مامۆسایەک هیچ کادیرێکی سیاسی هیچ پەرلەمانتار و ڕۆشنبیرێک ئامادە بێ ڕیکلام کا بۆ عێراق مامۆستا مەشغەڵ تۆ سەریک ئێستا بڵێن مەسەلەی غەزە تا ئێستا یعنی ماوە سارد بۆ تۆ ئێمە برادێک ئەحسایەکی کردبوو یەک کەس لەوانەیە کە لەسەر ئیسلامی حسابن لە ماوەی دو-سێ ساڵە ئەو دو ساڵی شەڕە 2000 پۆستی پشتگیری بۆ غەزە کردووە لەم چەند ڕۆژای یەک پۆستی پشتگیری بەڵکو دژی مەسەلەی کورد بوو تۆ پێتوانی ئەمە نەزانم چیمان پێ بڵێت یانی ئەزان چی من بەلای منە زۆر زۆر ئاساییە بە معنای ئەوەی کە هەر ئەوەی لێ چاوەڕوانەکەم یعنی تۆ وەکو پێم وتی کاتێک کە تۆ دێی برنج ئەچێ بڵین چەڵتوو کە چێنی بێ چاوەڕێکی چەڵتوک بدووریتەوە گەنم ئەچێنی چاوەڕێکی ئەو ئەوە هەرزنە برنج نییە مەبەسم چاوەڕێکە کە دڕکچاند ناچەند نابێت چاوەڕێکی گوڵ بچێنی گوڵ بدووری خرچی ئەوەی چاندۆ ئەو مەدرسە عەرەبیەکەی سە لە کوردستانە کارایە ئێمە مەترسیەکەمان لەسەرەوەی نەتەوەی کورد مادەم دەوڵەتی نییە ئەبێ خۆی بپارێزێ نابێ ئیختراق کرێ ئێمە ژینگەی دینی ئێمە بە ئاسانی ئیختراق کراوە مامۆسا یعنی ئەو تەنانەت نەکەن دیدگا دینیەکە بۆ چەمکە دینیەکان بۆ شێوازی عیبادات بۆ شێوازی حتا عقاید ئەوەش تا ڕادێک بەڵام ئەو مەدرسە عەرەبیەی کە هاتووە ئێمە گەنجی ئێمە پەروەردەکە یعنی وای لێ کردووی لە بری ئەو شەڕی سیاسیش بکەیت زۆر باشە ئەو پێم ئەڵێ من دیفاع لە کێشەی مەزلومیەتی خەڵکی فەڵەستینەکەم ئەی بۆ خەڵکی کورد زاڵمن ئێمە ئەو پرسیارەکەی ئەو پرسیارەکەی ئێمە ئەڵێن بۆچی تۆ ئامادەی بڵێ بە هەرێمی کوردستان داهات ڕادەسی عێراق بکە قبولتە لایکیشی بۆ بەڵێ لایکیشی بۆەکەی دەستخۆشی لەیەکە هێشتا ئێمەش بە زاڵمەزانی بەڵام بۆچی کاتێکە محەممەد جۆلانی ئەوە کار نوێش خوێنەکان قبولی ناکەن کەس بە ینی سەیریکە ئێمە کەوتوینێتە بەردەم ینی پارادۆکسێکی زۆر سیر سەبەبەکە چییە؟ سەبەبەکە بەڕێی من ئەوەیە ئێمە بێخەم بوین ژینگەی دینیمان بەجێ هێشتووە بۆ ئەجێندایەکی سیاسی عەرەبی کە هاتوون ئێمەیان تەمویل کردووە عەرەبیە با خاتریان بگرین گینا تورکیش بە زۆری تورکیشیتیایە فارسیشی تایە بەڵام مامۆستا فارس سیرکە فارس بۆچی ئیسە بێدەنگە لەبەرەوە خۆی سیراعێکی گەورەتریان هەیە منجا ئەوان وەکو نەتەوە عەقڵێتی کورد دەڵێن زین چی قوڵ بینەوە ئەگەر بێت و ئێمە قوڵ ببینەوە بۆ کۆی دروستکردنی ئینسانی کورد و ژینگەی سیاسی و ژینگەی ینی بەڕاستی ئێمە حتا لە فلیمەکانمانە کە سەیریەکەین جێپەنج نەکرد جێپەنجە بەرهەمی فارس و عەرەب و تورکە بەڵام بابەتە دینیەکە زیاتر ئەو مەدرسە ئەو دیدگا عەرەبیە ئیخوانیە هەیە کە خەڵک پەروەردەکە ئیسەش سەلەفیەکان تەنانەت ئیسا ینی ناتوانن لەژێر ڕوئیا و دنیابینی زانەکانی سعودیە دەرچن لە بینی قەوسێکا زانە لە بینی قەوسێکا زانە چکە من پێم وایە پیاوانی دینی ڕاسترە وەک لە زانە چکە دیارە زانە بابەتێکی گەورەتر و گشتگیرتر و کە پەیوەندی بە تەنها شەقلی دینیوە نییە ئەو ڕەوتانە ئێمە کەی ئەتوانین ڕەوتێکی کوردی دروست بکەین بە کوردی تێبگەین لە دین مامۆستا سۆران ئەبێ بە گوێرەی پێداویستی و خواست و ئاتاجەکانی کۆمەڵگەی کوردی دینی ئیسلام دووبارە بخوێنینەوە یعنی ئێمە کافر نابین ئەگەر بڵین ئەبوو عەلای مەودودی ئەم تیۆرەی تەواو نییە بۆ نمونە محەممەد قوتب ئەم بابەتی ئەچێتە چوارچێوەی دیدگای استراتیجی عەرەب لەگەڵ قەزیە تۆ سیر کرد بەوە کافر نابین بەڵێ ئێمان بنا بە شوەیەک باسی ئەوروپاکە کە میشل ئەفریقی جواب باسێکە بۆ کورد ئەمە ناکەیانی پرسیارەکە ئەوەیە لە هەموو کۆمەڵگەی کوردی لە ڕۆشنبیران لە نووس لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی ئەوقاف لە پەرلەمان هەموو ئەمانی کە موهتەم و پەیوەندیدارن بە دروستکردنی ئینسانێکی کوردی ساغ لە ڕووی فکرەوە ساغ بێ لە ڕووی ئینتیمای سیاسی و ئینتیمای شارستانی ئینتیمای دینیشی طبعا شارستانی کە ئەڵێم شارستانی لە بینە هەموو ئەو پێکاتانەی کە ناواخنی فکری ئینسانی کورد دروستەکە ئەبێ خۆمان دیزاین ئەگینە دیزاین کراوین مامۆسا کراوینەتە
سوتەمەنی شەڕێک کە شەڕێکی ئیتنیکیە لە نێوان عەرەب و جوولەکە پەیوەندی بە دینی ئیسلامەوە نییە بە قەراری قەتەری. ئەمە سێ ڕووداومان هەبووە لە ماوەیە، یەکیان مامۆستایەکە کە لەسەر تەسەووف حسابە، یەکیان مامۆستایەکە لەسەر سەلەفی حسابە، یەکیان نازانم لەسەر ئیسلامیەکان نازانم بەڵێن ئەندازێرە. کەواتە ئەمە بۆ یەک لایەن تۆمەتبارکەین بەمە پێتوانێت هەر عەقڵە دینیەکە باوەکە لەم سەردەمایە وایە کە بەلای عەرەبا زیاتر ئەشکێنێتەوە بەبێ ئەوەی خۆی بزانێەوە ئەزانێت بەلای دینە ئەشکێنێتەوە. ئێمە ڕێسایەکی لۆژیکیمان هەیەڵێ یاساکان لەسەر ئەساسیش بابەتی شاز بینا ناکرێت ئێمە دیدگای خۆمان گەشتگیر بکەین لەسەر بابەتی سێ مامۆسای دینی یان چوار زانی، بەڵام یعنی ئەبێ ئاوا سەیری ئەو بابەتە بکەین کە ئەگەر بێت و ئیسە ئێمە تیپێکی مۆسیقامان هەبێ هەمووی بە یەک ڕیتم مۆسیقا لێ بدا لە ناکاو یەکێک تەقەبدا لە تەنەکەیەک ئۆتۆماتیکی ئەو جەوە تێکە چیە بۆ تەقەی تەنەکەکە. شەرت نییە تەقەی تەنەکەکە خۆش بێ، وانە شەرت نییە پلان بۆ دانراو بێ، بەڵام ئیتر جەوەکە تێکەدا. لەبەرەوە ئێمە ناکرێ بڵێن ئەو مۆسیقیانە مۆسیقیەکی باش نین لەبەرەوەی کە دەنگی تەنەکەکەیتی. ئەم منتقیە بابەتێکی منتقی وەکو منتق، بەڵام وەکوتر ئێمە نابێ بترسین لە چەند خاڵێک. خاڵی یەکەمیان ئەوەیە کە ئەبێ بڵین ستۆپ بەو دیدگا عەرەبیە دینیە بڵین ستۆپ، چونکە ئیسلام دینی هەموو ئیسلام مامۆسا دینی هەموو بەشەریەتە، بۆ بەشەریەتە تەنها بۆ عەرەب نییە و عەرەب مافی ئەوەی نییە ئیسلام مۆنۆپۆل بکە بۆ قەزیە تەنانەت سیل عەرەب بە زۆری. یعنی سەیرەکەی زانایەکی وەکو بوخاری لە بوخاراوە دێت و خزمەتێکی دینەکە تعریب کراوە. هەموو ئەو عەقڵە عەرەبیە ئەو بەرژەوەندی عەرەبی ئەبێ لە ناو ناواخنی ئیسلام بێنرێتە دەرەوە. حتا بابەت ئیسا حیزبە ناسیۆنالیستەکانی عەرەب باسی كنتم خير أمة أخرجت للناس وما ئەڵێنە من بەسی عەرەبە یەکام یعنی یەک ئایەت نییە مەدحی عەرەبی کردبێ، وانە هەمووی دژی عەرەبە بەگشتی. باش ئێمە بۆ جورئەتی ئەوەمان نەبێ بڵین بوەستن ئێمە خوێندنەوەیەکی ترمان هەیە. ئەمە پرۆسەیەکی معریفیە، پرۆسەیە کە بێت دەستگای تایبەتمەند مفەکری گەورە هەڵسن بەم بابەت. ئەمە دیعای سەر شاشەی تەلەڤیزیۆن نییە، چارەسەریش ناکرێت بە مەقالەیەک بە پۆستێک بە وتوێژێک بە. ئێمە ئەبێ نەخشە ڕێگەیەکی فکری شۆڕشێکی فکریمان هەبێ. ئەم شۆڕشە ممکنە 50 ساڵی تر بێتە بەر، بەڵام دوجار ئیسلام بە دیدگای کوردی پێویستە ئێمە پێشکەشی کۆمەڵگەی کوردی بکەین. مامۆستا پێتوانێت ئەم ڕووداوانەی ڕۆژئاوا ئەمە ئەخیر وای کرد ئەو هەستەنەتەوەی لە ناو تەنانەت زۆر لە متەدەینەکانی شەزین دوو بێتەوە، ینی بە تایبەتی لە سۆشیال میدیای بێگومان. بەڵام بۆچی ئەمە بترسین لەوە؟ ئێمە ئەترسین لەبەرەوەی بەسیترین با بڵێن ڕەشەبا تەپتۆزەکە لە ئابا لەسەر ئەو عەقڵە کوردیە. پێتەڵ هەماڵم کێشەی ناسیۆنالیزمی کوردەوەی بابەتێکی زگماکیە تا ئێستا عاتفیە، تا ئیسە زۆر سەرەتاییە، وەکو چۆن سەیرەکەی مەترسی دروستە بێ لەسەر لە تەیارابی حتمما جەناب لە فڕۆکابی کاتێک کە مەتەباتەکە یعنی هەموو خەڵکە هەست بە مەترسیەکەن هەموو یەکیان خۆشەوێ دوعاەکەن کە قاچی کەوتۆ سەرزەوی. ناتەوایەتی وایە مامۆسا کە مەترسی ڕاستە و خۆی بینی خەڵکی شەقام مەترسی سەردەمی داعش هێرشی تیرۆریستانی داعش ئێمە ئەو حاڵەتەمان بینی. ئەنی خەڵکی دیندار زیاتر خزمەتی پێشمەرگەیانە کرد، خزمەتیانە کرد، شتیانە بر بۆ بەرەکانی پێشەوە و پشتیوانی کوردیشیانە کرد. بەڵام کە خەتەرەکە نەما ئۆتۆماتیکی ناسیۆنالیزمەکە زەعیفە بێت. ئێمە ئەبێ زۆر پشت نەبەسین بەوەی کە لە کاتی قەیرانەکان ناسیۆنالیزم بە قووەتە. ئەبێ ئەو ناسیۆنالیزمە بکەین بە مادەی دیدگای سیاسی و ئەمنی قەومی. وانە ئەوە گیناوانە بێ ئەڵێ شیر هەر یەکجار هەڵەچێ، یعنی وەکو چۆن لە جیهانی پزیشکی کاتێک ئەبینی لە ووهانی چین 130,000 میل لە ئێمەوە دوورە ڤایرۆسێک دەرەکەوێ، ئێمە احتیاتی خۆمان لێرە وەرەگرین وەکو توبی. لەبەرەوە ئەبێ بابەتە فکریەکانیش بەم شێوەیە ئێمە ئەبێ احتیاتی خۆمان وەرگرین، سوود وەرگرین لەم هەڵچوونە، بەڵام بیکەینە مادەیەک بۆ استراتیژی نەتەوەی کورد و نووسینەوەی تیۆرەکانی ناسیۆنالیزمی کوردی. زۆر سپاس مامۆستا. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەشی تر و میوانێکی تر و بابەتیش تر خواتان.